پاش زیاتر لە بەردەوامی زنجیرە ڕووداوەکانی ژەهراویبوونی هەزاران قوتابی لە قوتابخانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و شارەکانی دیکە ئێران کە تا ئێستا هیچ تۆمەتبارێک لەسەر ئەو ڕووداوانە دەستگیر نەکراوە بۆ یەکەم جار خامنەی کاردانەوەی نیشاندا. مشخص کردن. من میخوام تاکید کنم که این مسئله رو به جد باید علی خامنەی ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران لە کاردانەوەی هەڵمەتی ژەهراویکردنی قوتابیانی قوتابخانە و زانکۆکچانەکاندا دەڵێت ئەمە تاوانێکە کە بەرامبەر بێتاوانترین ئەندامانی کۆمەڵگە ئەنجام دراوە و دەبێتە هۆی ترس و نائارامی دەرونی و نیگەرانی خێزانەکانی کۆمەڵگە. خامنەی وتیشی دەبێت تاوانباران دەستگیر بکرێن و لە کاتی دەستگیرکردن و سزادانیشیاندا هیچ لێبوردنێک نەیانگرێتەوە و بە شێوەیەک سزا بدرێن کە ببنە پند بۆ کەسانی دیکە. بە عنوان بەخش هەزینەبەری کە سەرەتای ئەم مانگە ئیبراهیم ڕەئیسی سەرۆکۆماری ئێران وەزیرانی ناوخۆ و هەواڵگری و تەندروستی ڕاستپارت بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوەکانی ژەهراوی بوون. ئیبراهیم ڕەئیسی لە ڕاگەاندراوێکدا حاڵەتەکانی ژەهراویکردنی قوتابخانەکانی کچانی بە پیلانی دوژمن بۆ دروستکردنی ترس و ناومێدی لە نێو خەڵکدا وەسف کرد. در کنفرانس بین‌المللی زنان یوسف نوری وەزیری پەروەردەی ئێرانیش وتی لە نیگەرانیەکانی دایکان و باوکان تێدەگەین بەجددی بەدواداچوون بۆ پرسە دەکەین و چاوەڕێی ئەوەین بە زووترین کات ئەو بابەتە ڕوون ببێتەوە. هەفتەی پێشووش یونس پەناهی جێگری وەزیری تەندروستی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ئاماژەی بەوەدا بوو ژەهراویکردنەکە بە مەبەست بووە و هەندێک کەس دەیانویست هەموو قوتابخانەکان بە تایبەت قوتابخانەکانی کچان دابخرێن. مذاکرات ویان یک مذاکرات دوجانبه است. شەهریار حەیدەری ئەندامی لیژنەی ئاسایش و سیاسەتی دەرەوەی پەرلەمانی ئێران ڕایگەیاند ژەهراویکردنەکە کردەوەیەکی تەواو ڕێکخراوە و ڕەفتارێکی ئاڵۆزە بەڵام بکەرانی کردەوەکە ناوخۆیین. بە پێی بەدواداچوون و ئەنجامی پشکنینەکان کە عەلی ڕەزا مونادی سەفیدان سەرۆکی لیژنەی پەروەردە و توێژینە و تەکنەلۆژیا لە پەرلەمانی ئێران بڵاوی کردوێتەوە گازی دایازۆت N2 لە ژەهرەکەدا دۆزراوەتەوە کە لە قوتابخانەکاندا بەکاردێنرێت. ژەهراویکردنی بە کۆمەڵ لە 30 تشرینی دووەمی 2022 لە ئێران بووەتە جێی سەرنج و لە ماوەی نزیکەی 100 ڕۆژدا لە پارێزگاکانی قوم، لوڕستان، تاران، ئەردەبیل، کرماشان، سیمنان، مازەندەران، چوارمەحاڵ و بەختیاری، ئەلبورز، خۆراسانی باکوور، زەنجان، فارس، ئازەربایجانی خۆراوە، خوزستان و خۆراسانی ڕەزەوی زیاتر لە 2000 قوتابی ژەهراوی کراون. بە پێی راپۆرتەکانی ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگا و ڕۆژانە حاڵەتەکانی ژەهراویکردنی قوتابخانەکانی کچان لە ئێران بەردەوامن و دوایین حاڵەتیش ڕۆژی دووشەمە 6 ئازار بووە کە قوتابیانی قوتابخانەی کچانەی ڕوقیەی سەرەتایی لە دێڵۆڕان و قوتابخانەی کوڕانەی 22 بەهمەن لە شاری میهران ژەهراوی کراون. بە پێی بانگەشەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران بێت چەند گروپێکی ڕادیکاڵی ناو حکوومەتی ئێران دەیانوێت لە ڕێگەی ژەهراویکردنی قوتابخانەکانەوە تۆڵەی خۆپیشاندانەکانی چەند مانگی ڕابردوو لە دوای گیان لە دەستدانی مەهسا ئەمینی بکەنەوە کە دوای چەند ڕۆژێک لە گرتن و ئازاردانی لەلایەن پۆلیسی ئیرشادی تارانەوە بە پاساوی پابەندنەبوون بە جلوبەرگی ئیسلامی لە 16 ئەیلولی 2022 گیانی لە دەستدا و زنجیرەیەک خۆپیشاندانی بەرفراوانی لەو وڵاتە بە دوای خۆی داهێنا.